گەڕەکی تەیراوەیە لە هەولێر کە 33 بلۆکە و 35 بژمێرەکانی پرۆسەی سەرژمێری کاری تێدا دەکەن. لە 2655 ماڵ پێک هاتووە بە گەورەترین گەڕەک لە هەولێردا دەندرێت. 21 ئەو ماڵانەی کە نەکراین. وەک یاریدەدەری گەڕەکی تەیراوە دەڵێت لە ڕۆژی یەکەمدا بژمێرەکان کێشەی هێلی ئەنتەرنێت و سیستەمەکەیان هەبوو، بەڵام ئێستا تا ئاستێکی باش کێشەکان چارەسەر کراون. ئەمڕۆ پرۆسەکە خێراتر بە لەبەرەوەی کارمەندەکان شارەزایەکیان زیاتر بۆ سیستەمەکە باشتری ئیش دەکات. ئەمڕۆ کۆمەلا لەو گەڕەکەینەکە قەرباڵغترین گەڕەکی شاری هەولێرە و ژمارەی بلۆکان یەکجار زۆرە کە 33 بلۆکە. لەم گەڕەکە ئێستا ئالیەن 35 بژمێر ئیش دەکات، 13 یاریدەریش لە گەریستیان لەگەر بەڕێوەبەرێک باسی تۆماری خێزان دەکەین. تەنها تۆماری خێزانیان پرسیار لە ژمارە ئەندامانی خێزان دەکەین، ناوەکانیان تۆمار دەکەن، ناوی خۆی و داک و باب و منداڵەکان و یان ئەو کەسانی کەوا لەگەر ئەو خێزانە دەژین. پێشتر خانەوادەکان ئاگادار بوون کاتیمەکانی سەرژمێری و بژمێرەکان دێن، بۆیە ئەوان بە تەواوەتی پێداویستیەکانیانەوە خۆیان ئامادە کردووە و پێشوازی لە بژمێرەکان دەکەن. بەرە پێیان گوتبووین پێش ئێستەماوەی پێش ئێستا پێیان وتین ئەمەشمان ئامادەیە و وەڵامی هەر پرسیارێکیان بێ دەدەینەوە بۆ هاوکاریان دەکەینەوە تازە هاتینە هەچی ویستیان ئێمە ئامادەین هاوکاریان بکەین چی باشە. پێویستە هەموو بەڵگەرامەکان بەڕێک و پێچیت پێیان بدەن و هەرچی لێیان داوا دەکەن بیان دێ. لە ڕۆژانی 16 و 17 و 18 و 19 مانگ بژمێرەکان لە چوارچێوەی سەرژمێری گشتی عێراق دەستنە ماڵان و ناوی ئەندامانی خێزانەکان و هەندێک زانیاری خێزانی تۆمار دەکەن. لە ڕۆژانی 20 مانگیش قەدەغەی هاتوچۆ دەبێت و بۆ کۆتا جار بژمێرەکان سەردانی ماڵەکان دەکەنەوە سەرژمێری کۆتایی بە ئامادەیی ئەندامانی خێزان ئەنجام دەدەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.